لە هەرجێکم بینەرانی گەلی کوردستان سڵایەمەتان لێ بێ خۆشحاڵم جارێکی دیکە لە بەرنامەی پانێڵ پێتان دەگەمەوە. لە پانێڵ ئەم جارەدا گفتوگۆ دەکەین لەبارەی ڕۆڵی زانکۆکان لە دوای ڕاپەڕینەکەی ساڵی 1990. میوانەکانی ئەم پانێڵە پێکاتون لە بەڕێزان دکتۆر مۆفە خالید سەرۆکی زانکۆی ڕاپەڕین، دکتۆر شوان کەمال یاریدەدەری سەرۆکی زانکۆی چەرموو، دکتۆر ئالان فەریدون سەرۆکی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی. بەخێر بێن بۆ بەرنامەی پانێڵ. دکتۆر ئالان لای جەناب تۆ دەست پێکەم لە دوای ڕاپەڕین زانکۆکانی کوردستان چ ڕۆڵێکیان بینیوە لە پێگەیاندنی کادردا؟ بەڵێ سڵاو لە ئێوەش بەڕاستی دوای ڕاپەڕینە مەزینەکەی 1990 گۆڕانکاریکی زۆر بەدی دەکرێت لە سیستەمی خوێندن لە زانکۆکانە لە پەیمانگاکانە لە یەک زانکۆی سلێمانی کە بە فەرمانێکی ڕژێمی پێشوو گوازرایەوە بۆ شاری هەولێر، دوای بە هەوڵێکی زۆر بە کارێکی زۆر بە فەرمانی ڕۆڵێکی زۆری جەنابی مامجەلال زانکۆی سلێمانی کرایەوە. ئەو زانکۆیە بوو بە سەرەتایەک بۆ هەموو زانکۆکانی ئەم دەڤەرە و کردنەوەی زانکۆکانی تر. من لێەوە دەست پێکەم ئەبێ ڕۆڵی زانکۆی سلێمانی باسکەین. دوای ئەوە وەکو ئێمە وەکو زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی مێژووی خۆی هەیە لە ساڵی 1970 لە هەفتاکانەوە پەیمانگای تەکنیکی سلێمانی هەبووە کە بە پەیمانگای یەکەم لەسەر ئاستی هەرێمی یەکەمین پەیمانگا وەکو پەیمانگای دایک لەسەر ئاستی هەرێمی کوردستان دامەزراوە و پاشان دیسان بە فەرمانی پێشووی نظامی بەعس پەیمانگاکە بۆ کاتێکی دیار داخراوە، دوای دووبارە کراوەتەوە. ئەو پەیمانگا بوو بە سەرەتایەک بۆ دەستەی خوێندنی تەکنیکی یان دەستەی پەیمانگا تەکنیکیەکان دوای ڕاپەڕینی ساڵی 1990 کە کۆمەڵی پەیمانگای لە خۆگرد و بردەوە دەفراوان کراوە پەیمانگایانە. بەڕاستی ئەو پەیمانگایە بوو بە ئەساسیە بۆ دەستەی خوێندنی تەکنیکی و دوایی ساڵی 1996 بوو بە ئەساسیە بۆ دروستبوونی دەستەی خوێندنی تەکنیکی کە ژمارەیە کۆلێجی تەکنیکی لە خۆگرێ. ساڵی 2012 بە فەرمانی پەرلەمان و ئەنجومەنی وەزیران زانکۆ پۆلیتەکنیکەکان دامەزرا لە کوردستانە کە 3 زانکۆی پۆلیتەکنیک لە خۆگرێ: زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی کە لە پارێزگای سلێمانی و هەڵەبجەیە، و زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر و زانکۆی پۆلیتەکنیکی دوهۆک. ئەم زانکۆ پۆلیتەکنیکان دەرگایەکی تازایان بۆ کرایەوە، دەرگایەکی نوێیان بۆ کرایەوە کە بتوانین بە شێوازێکی هەمە جۆر لە شەهادەی لە بڕوانامەی دیبلۆمی 2 ساڵەوە بەکەلۆریۆس ماستەر ئێستا دکتۆراشمانەیە خۆشبەختانە. ئەمە خۆی لە خۆیان پێشکەوتنیشی گەورەیە زۆر لە بواری خوێندنی تەکنیکیە لە کوردستانە. بۆی ناساندنێ بکەین بۆ ئەم زانکۆیەوە چەند گەورە بووە. ئێمە ئێستا خاوەنی 5 کۆلێج و 8 پەیمانگای تەکنیکین، دابەشەکرێ بۆ وەکو پێم وتی بەسەر شارەکانی سلێمانی و هەڵەبجە. لە 9 کەمپی جیاوازە هەیە، لەوەتا لە 9 شاری جیاوازە ئێمە پەیمانگا و کۆلێجمان هەیە. کۆلێجە تەکنیکەمان لە بواری تەندروستی و ئەندازیاری و زانستە پراکتیکەکان و کارگێڕی و ئینفۆرماتیک و کۆمپیوتەرایە. پەیمانگاکانمان لە بواری تەکنیکیایە، لە بواری تەندروستی، ئەندازیاری، تەکنۆلۆژی، هەموو بوارە تەندروستیەکان و بوارەکانی تر. ئەم هەمە جۆریە لە اختصاساتە هەلێکی زۆری کردەوە بۆ خوێندکاران لە هەموو شوێنێک لە کوردستان، لە بەتایبەت لە سلێمانی و هەڵەبجە کە بتوانن هەلی خوێندنیان هەبێ. ئێمە ئێستا زیاتر لە 13,000 خوێندکارمان هەیە، زیاتر لە 100 خوێندکاری ماستەر دکتۆرامان هەیە بە پێی سیستەمی نوێی وەزارەتی خوێندنی باڵا. هەروەها ژمارەی مامۆستایانمان لە زیادبوونێکی زۆر بەخۆی بینیوە. لە ژماری مامۆستا گەشتە 500 مامۆستایی هەڵگری بڕانامی ماستەر و دکتۆرا کە ئەمە خۆی لە خۆیان یەکێک لە دەستکەوتەکانی ئێمە چون حکوومەتی هەرێم و دوای ڕاپەڕین و وەزانکۆکەمان. ئەبێ ئیشارەتی بۆ بین ڕەنگە ژماری مامۆستایانمان لە بدایەتە لە 50 کەس تێنەپەڕوبێسە لە 500. ئەوە خۆی لە خۆیان ئەم هەموو کادرە دروست بکرێ، ئەمە خۆی لە خۆیان ژمارەیەکە بێ باز بکرێ. سنتەری بۆ نمونە ئەو سنتەرانی کە هەمانە سنتەری زمان، سنتەری توێژینەوە، ئێستا تاکە سنتەرین لە کوردستانە بڵین بە ڕسمی سنتەرێکی نێودەوڵەتین کە ڕێکەوتن نامانەیە لەگەڵ ئەنجومەنی بەریتانی کە بڕوانامی هاوبەشە دەین کە ئەمیش لە خۆیان بە نێودەوڵەتبوونی زانکۆکەمانە ڕێکەوتن نامانەیە لە زیاتر لە 40 زانکۆ دەستگای
هەمە جۆری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی لە ناو کوردستان لە عێراق و هەروەها لە جیهانە لە ئەوروپا و لە ئەمریکا و لە وڵاتانی دەوروبەر ئەمانە بەڕاستی ناتوانین لە کاتێکی وایە باسی شتانە بکەین. زۆر باشە دکتۆر شوان کەمال ئەمێ لەسەر زانکۆی چەرمۆ جەنابیش قسەمان بۆ بکەی و تایبەت بیبەستینەوە بۆی کە لە دوای ڕاپەڕینەوە زانکۆکانی کوردستان چ ڕۆڵێکیان بینیوە لە پێگەیاندنی کادردا. بەڵێ سەرتا سپاسانەکەم. زانکۆی چەرم و بێگومان زانکۆیەکی نوێ تازە دامەزراوە لەبەر پێداویستی ئەو دەڤەرەی کە تیایدایەتی کە ناسراوە بە پایتەختی شەیدان و ئەنفال و لەبەر پێداویستی بازاڕی کار لەو شوێنەدا ئەو زانکۆی دامەزراوە. زانکۆی چەرم لە سەرەتادا یەک کۆلێژ بوو و سەر بە زانکۆی سلێمانی بوو کە بە زانکۆی دایک ناسراوە و لە ئێستادا دوای ئەوەی کە زانکۆی چەرم کە 2 ساڵە دامەزراوە ئێستا 3 کۆلێژی هەیە، بەشە زانستیەکانی تێدا و بەشە مرۆڤایەتەکانی تێدا و هەروە کۆلێژیشی نوێ کراوەتەوە کە تایبەتە بە سەرچاوە سروشتەکان کە زیاتر لە بواری کارجێڕی و لە بواری بەڕێخستنی کاری ئەوەی تایبەت دە بە نەوت و غاز و بەڕێوەبردنی نەوت و غاز و سەرچاوە سروشتەکان. زانکۆی چەرم زیاتر گرنگی داوە بە ڕاستەکەی بە کوالیتی وەک لە کوانتیتی و ئەو بەشانەشی کە تایە کراوەتەوە ئەمانە بەشکان یونیک بن، بەشێک بن کە لە زانکۆکانی کایە نەبێت دووبارە بێتەوە. هەستەکەین بۆی کە لە هەندێک زانکۆیە کە دووبارە بوونەوە هەیە کە پێویست ناکات. ئێمە مەبەستمان ئەوەیە ئەو بەشانە بکرێتەوە کە خزمەتی دەڤەرەکە بکە. بەڕاستی زانکۆ ئەبێت ببێتە شوێنێک بۆ بڵاوکردنەوەی معریفی، شوێنێک بێتە ئەوەی کە پێداویستەکان و ئەو نەقسەی هەیە لە دەوروبەرە پڕی بکاتەوە. ئێمە جگە لە ئەو کۆلێژانە سنتەری توێژینەوەمان هەیە و لەبەر توانای مامۆستاکان یعنی ئەوە کەم لەوانەیە شتێکی ناوازە بێت لە زانکۆیەکی نوێیە لە 2 ساڵە وەکردنەوەی خوێندنی ماستەر و دکتۆرای تیا بکرێتەوە. ئەمە بێگومان ئەمە ئەوە دەرەخات کە توانای مامۆستاکان و مامۆستانی کە لەوێ واناڵێنەوە بە توانیان هەیە لە ڕووی ئاستی زانستیەوە و ئێمە ئێستا خوێندکاری دکتۆرامان هەیە، خوێندکاری ماستەریشمان هەیە لە پرۆژەیەکە، خوێندکاری دکتۆرامان هەیە کە بە هاوبەشی لەگەڵ زانکۆی پۆلیتەکنیکیشە و لەگەڵ دەستەی کوردستانی بۆ دراساتی استراتیژی کە ئەمە بەڕاستی پرۆژێکی زۆر پێشکەوتووە بە هاوکاری لە نێوان 3 سنتەری زانستیا بکرێتەوە وەگلەوەی کە سنتەرێکی زانستیا کەمە بەڕاستی ئەمە مۆدێلیشی نوێ بوو و سوپاسی وەزارەتی خوێندنی باڵاکەین کە پشتگیریان کردین لەم پرۆژەیە. بێگومان زانکۆی چەرم هەستاوە بە ئەنجامدانی ژمارەیەک لە کۆنفرانس و لە دیدار و لە وەرکشۆپا کە بەڕاستی زۆر گرنگ بوو لەسەر ئاستی نێودەوڵەتی کە ئێمە چەنەها وڵات بەشداری تیا کرد کە یەکەم کۆنفرانسمان کرد لە ئەمریکا و لە ئەڵمانیا و لە چەندین وڵاتی کەوە هاتن بەشداریان لەو کۆنفرانسەکە لەبەر بێگومان لەبەر ئاستی زان و لەبەر ئەوەی کە پرۆپۆزەڵی کۆنفرانسەکە گرنگ بوو بەلایەنەوە بەشداریان کرد و زۆر سەرکەوتوانە بوو و لەم ساڵیشدا بێگومان دووبارەیەکەینەوە ئینشاڵڵا و هەروەها ژمارەیەک لە وەرکشۆپی کە لەسەر ئەم بارودۆخەی کوردستان کە پێی دادەڕێ بۆ نمونە ئەمی ئێستا کە لە زانکۆی ئەمریشی ئەکرێت لە ناو سلێمانی ئێمە پێشتر ئەممان کرد بەڕاستی ینی بەس بە لاوانی بڵێ سەر ئاستێکی نزمتر بەس هەمان بۆ چوون هەمان لێکدانەوەی ئەمۆزا ئایا دوای داعش چێ بێت کەواتێ من بیر و بۆ چوونەکەمان زۆر خێراتر بووە و زووتر هاتوین بەدەنگ ئەو کێشانەی کە لە ناو کۆمەڵگای هەیە. بێگومان ژمارەیەکی زۆر لە زانکۆکانیش ئینترستیان هەبووە لەگەڵ زانکۆکانمانە کە ڕێکەوتنامەمان لەگەڵا ئیمزا کردوون و بێگومان ئەمەش دەوری خۆی هەیە لە پێشخستنی ئاستی زانکۆمان. یەکێکی کە لە سیفاتەکانی زانکۆی چەرم ئەوەی شەفافیەتە. بەڕاستی زۆر گرنگە شەفافیت بۆی خوێندکار سیقەی بەخۆی بێ لە کاتی خوێندنە بۆ ئەوەش ئێمە هاتوین زۆربەی کارەکانمان کردو بە ئەلکترۆنی. کاری بە ئەلکترۆنیکردنی زانکۆی چەرم و کارەکان لە زانکۆی بەڕاستی زۆر پێشکەوتنی بەخۆی بینەوە. ئەمەش لە هەمان بوارە و هەروەها یەکسانی لە بواری خوێندندا ڕەخساندنی خوێندن بۆ زۆری خوێندکارەکان و ئێمە وەکو زانکۆکانی دیکەش ئەم ساڵ وەرگرتن بە ڕاستەوخۆ ئەوەی کە هەبوو کە وەزارەت کردی بە پرۆژە لە زانکۆی چەرمە زۆر بە سەرکەوتوی ئەنجامماندا و ژمارەیەک خوێندکاری زۆر سەرکەوتو وەرگیراون کە بەدڵی خۆیانە
کە ئەوە زۆر گرگە بۆ خوێندکار کە بەدڵی خۆی لە بەشێک هاوەرگیرە کە ئەمە بەڕاستی ئەم پرۆسەیە لە زانکۆی چەرمون وەلەو لە زانکۆکانی کە شارکرا بەس ئەوەی لە لای خۆمانە بین بەڕاستی پرۆژەیەکی زۆر سەرکەوتوو و ئێمە هەروەجار کە سوپاسی ئەو کەسانەین کە پێشنیاری ئەو پرۆژێ. زۆر باشە دکتۆر مۆفە خالید سەرۆکی زانکۆی ڕاپەڕین کاتیان بە جەنابیشت بە هەمان شێوە هەم باسی زانکۆکەتان هەم وەڵامی وەشم بیتەوە ئەنی زانکۆکان لە دوای ڕاپەڕین چ ڕۆڵێکیان بینیوە؟ بەڵێ زۆر سپاس بۆ دەرفەتە لە یادی ڕاپەڕیندا من پیرۆزبایی لە خەڵکی کوردستان و سەرجەم ئازادی خوازانی دنیا دەکەم هەروە بە پێویستی زانم سەری ڕێز و ناوازش بۆ شەهیدانی کوردستان بەتایبەتی شەهیدانی ڕاپەڕین دابنێوێنین. دیارە زانکۆی ڕاپەڕین لە منطقەیەکدا لەدایک بووە کە بە فعلی پێداویستی منطقەکە خواستویەتی لەو ناوچەیەدا زانکۆ هەبێت. بەڵام ئەومان لەبیر نەچێت لە ئەو سەروبەندەی کە زانکۆکان لە شارە بچووکەکان داکرانەوە یان لە قەزا و شوێنەکان داکرانەوە لە سەرەتادا زۆربەی شوێنەکان چیان لەسەر ئەوە بوو کە زانکۆیەک لە ناوچەکانیاندا بکرێتەوە. ئەمەش لە ڕاستیدا لە بۆشاییەوە نەهات بوو هەر ینی داواکاریەکی بێبنەمان نەبوو. خەڵک دەیزانی ئەکادیمیەکان خەڵکی ڕۆشنبیر دەیزانی کە زانکۆ کە لە ناوچەیەکدا دەکرێتەوە ڕۆڵ و کاریگەری هەیە لەسەر پێشخستنی بواری ئەکادیم و معریفی لەو ناوچەیە. بۆی لە منطقی ڕاپەڕینش ناوچەی ڕاپەڕینش بە هەمان شێو ئەو داواکاریە هەبوو. لە سەرەتادا لە ڕاپەڕین ئێمە یەک کۆلێژمان هەبوو کە سەر بە زانکۆی کوێ بوو دواتر وردە دوایەوەی کە چەند کۆلێژی چەند بەشیش تر کرایەوە زانکۆ شوێنەکە فراوان بوو وای خواست کە لە چوارچەوەی زانکۆیەکدا کۆ بکرێتەوە. لە ساڵی 2011 زانکۆی ڕاپەڕین دەتوانم بڵم لە سەروبەندی قەیرانی دروستبوونی قەیرانی دارایی نەک لە ناو قەیرانی دارایی زانکۆکەمان دامەزرا. بەڵام سەرڕای ئەوەی کە زانکۆکەمان زانکۆیەکی نوێیە و لە سەروبەندی قەیران لەدایک بووە دەتوانم بڵم لە چاو ئەو زەمەنە کورتە و لە چاو دووری شوێنەکە لەو سەرچاوانەی کە بۆ زانکۆ پێویستن زانکۆکەمان هەنگاوی زۆر گەورەی ناوە. لە ئێستادا ئێمە نزیکەی 5 کۆلێژمان هەیە و 3 بەشمان هەیە کە لە چوارچەوەی کۆلێژدا ڕێک نەخراون. نزیکەی 500 فەرمانبەر ئیش لە ناو زانکۆدا دەکات هەروە نزیکەی 200 مامۆستا وەکو میلاکی با بڵێن ڕسمی لە ناو زانکۆماندا کار دەکات کە هەڵگری بڕوانەوەی ماستەر و دکتۆرا بۆ سەرەوەن. لە ڕاستیدا لە ماوەی ئەو چەند ساڵە کەمەی کە ژیانی زانکۆی ڕاپەڕینە توانیمانە چەندین دیارە بە هەوڵ و کۆشی هەموو ئەو بەڕێزانەی کە لە ناو زانکۆکەدا ئیژەکان چەندین چالاکی و ڕۆشنبیری و زانستی ئەکادیمی بکرێت کە بەڕاستی من لە چاو تەمەنەکە پێم شتێکی گەورەیە پێم هەنگاوێکی گەورەیە. تا ئێستامە نزیکەی 3 بۆ 4 کۆنفرانسی زۆر گەورەمان کردووە لەسەر کێشەکانی زمان زمانی کوردی ئینگلیزی عەربی لەسەر کێشەکانی زمان چەندین کۆنفرانسی گەورەمان کردو هەروە لەسەر با بڵێن ئەو قەیرانانەی کە لە ناو کوردستاندا قەیران هەنووکەیەکان کە پەیوەندیان بە ژیانی خەڵکەوە هەیە دیسان ساڵانە چەندین چالاکی زانستیمان کردووە لەو بوارە. خەڵک داوت کراوە لە هەتا هەندێک جار خەڵک ئەگەر ئەکادیمیش نەبوو بێت کە خاوەنی خبرە بوو بێت بە پێویستمان زانی بێ خوێندکارەکانمان گوێی لە ڕابگرن بۆی نەقلی خبرە بکەین لە خەڵکی خاوەن تەجروبە. خەڵکی هەندێک جار خەڵکمان هێناوە ڕەنگە خاوەن توانای ئەکادیمیان شادەی ئەکادیمی هەر نەبووە. بەڵام ئەوەی کە ئەمە تەماشا دەکەن کە ئەو هەنگاوانە لە زانکۆی ڕاپەڕیندا بە تەواوی ڕنگدانەوەی ئیجابی هەبووە هەم لەسەر ناوچەکە هەم لەسەر خوێندکارەکانیشمە. بەڵێ زۆر باشە سوپاس بۆ سەرنجەکانتان. بەڵام ئێمە زیاتر کەسانی کە لە بەرنامەکە میوانن نوێنەری زانکۆ حکومیەکانن ئەمەوێت دکتۆر ئالان تۆ باسی وەشمان بۆ بکەیانی ئێمە جگە لە زانکۆی حکومی کۆمەڵ زانکۆی ئەهلیمان هەیە لە کوردستانە ئەمانە ڕۆڵیان هەبووە لە پێگەیاندنی کادردا. بەڵێ یەکێک لە دەستکەوتەکانی ڕاپەڕین وەکو باسم کرد لە یەک زانکۆ ئێمە ئێستا هەرێمی کوردستان خاوەنی 30 زانکۆ و زیاتر لە 10 پەیمانگای تایبەتە. بەڕاستی ئەمە خۆی لە پرۆژەیە کە لە پرۆژەکانی وەزارەتی خوێندنی باڵا کە ئێستا گرنگی بدا بە کەرتی تایبەت بە کواڵیتیەکی باش تا کەرتی تایبەت لەگەڵ پاراستنی کواڵیتی خوێندن ئەوە خۆی لە خۆیان پرۆسەیە کە بۆ پێشخستنی خوێندن. جگە لەوەش هەرڕێککەوتن نامە و هاوکاری هاوبەشێ لە نێوان زانکۆ حکوومیەکان و زانکۆ تایبەتەکان. یەکێک لە کارە گرنگەکانی کە ئێستا هەیە ئێستا ئێمە بەیەکەوە ینی بەڕاستی زانکۆ حکوومیەکان خوێندنی تایبەتمانەیە تا خوێندنی کە لە ئێوارانە ینی
کارەکانی ئێمە واتە کاری خوێندنی تایبەتی جێبەجێکەین و خوێندنی بەیانیش حکومی ئەم سیستەمام تێکەڵبوونی سیستەمەمە خۆی لە خۆیان بەرزکردنەوەی ئاستەکانە لە هەموو بارەکانە ینی تۆ لە زانکۆ وای لێبێ ببێ بە خاوەنی داهاتی خۆی لەگەڵیش یا زانکۆ ئەهلیەکان منافەسەی ئەو کوواڵەتیە بکەن ئێمە لەسەر لە کاتێکاندین منافەسەیەوەکەین چۆن پێشکەشی خزمەتێکی زیاتر بکەین و هەلی خوێندن زیاتر بکەین و ئەو تاریکە خوێندکاری بڕکەی زانکۆ ئەهلیەکان بکەن بەڵێ من زۆر بە ڕاشکاوی ئەڵێم ئەتوانین لەگەڵ زانکۆ ئەهلیەکانە کێبڕکێ بکەین من ڕەنگە بازاری کارێکێک بێ لەو حەکەمانە ئێمە ئەم ساڵ زانکۆ ئێمە توانی خۆشبەختانە زیاتر لە بە ژمارە ئەوەی کە هەیە زیاتر لە 2000 خوێنکار ئێمە خوێنکاری 2500 خوێنکاری ئێوارانە لە ئێمە کە ئەمە لە خۆیان ئەگەر ئیسباتی حاڵتێ بکە ئەومان بۆ دەرەخا کە خوێنکار یان بازاری کار بەرە ئەو زانکۆی ئێمە دێت و ئەوێ پارە بدا لە پێناوی ئەوەی لە بوارێکی معریفیا لە بوانێکی زانستیا پەرە بەخۆی بە ئەمە خۆی لە خۆیان بوارێکە بواری دووهەم ئەنجامدانی ئەو بەڕێزانە ماژان بێ ئەنجامدانی ئەو کۆنفرانسە زانستیانە کە نێودەوڵەتین دیدارەکان هەمووی لە ئاستی زانکۆکانی تایبەتەکان و هەندێک جاڵم زانکۆی دەریەوەی وڵاتیش بۆ نمونە ئێمە بۆ مانگی 5 کۆنفرانسێکی نێودەوڵەتی هاوبەشمانەیە لەسەر بواری ئیکۆنۆمیک پلانینگ تەخطیتی اقتصادی لەگەڵ زانکۆی کوردستان لە سنە بە هاوبەشی ئەنجامیدەین یەکەم کۆنفرانس لەوێ بێت دووەم کۆنفرانس سلێمانیە بێ لەگەڵ زانکۆیەکی ئەمریکی بڕیارمانداوە ڕەزامەندی ماوەگرتووە لە وەزارەت کە کۆنفرانسێکی هاوبەشمانە بێ لەسەر بواری تەندروستی لە هەمان کاتا ئێستا خەریکی ئامادەکارین بۆ دیدارێکی نێودەوڵەتی لە بواری ڕاگەیاندن کە میوانی دەرەوەمانە بێت. زۆر باشە دکتۆر شوان زانکۆ ئەهلیەکان لە کوردستاندا ڕێگر بوون لە بەردەم زانکۆ حکوومیەکانە ئاستەنگ بوون یاخود هاوکارێک و هەماهنگ بوون. بگومان تایبەت بە زانکۆ ئەهلیەکان ئێمە بێەوە بڵین کە بەڕاستی ئەمە پرۆسەیەکی تەواو ئازادیە بۆ ئەوەی کە خوێندکاران خۆیان ئایا زانکۆیەکی ئەهلی هەڵەبژێرن یاخود زانکۆیەکی حکومی بێگومان لە زۆربەی کاتەکانە خەڵک کە زانکۆ حکومیەکانی پێ باشترە ئەگەر بتوانێت زانکۆ حکومیەکان بتوانن لە ئاسی خۆیان پێشخەن خوێندکار ئەبێت لەمەولا ئەوەندە بە ئاگا بێت کە بزانێت کام زانکۆ هەڵەبژێرێ لە وڵاتانی کە ناوی زانکۆیەک ئەبێتەوەی دامەزراندنت وەرگرتنی پۆستێک وەرگرتنی پێگەیەکی زۆر باشتر لەوەی کە لە زانکۆیەکی خراپە بخوێنی بێگومان ئەمە لە زانکۆ ئەهلیەکانی خۆشمان ئەبێت ئەوەش تەمان ئەبێ وەڕە چاوکرێت دایمە پرۆسەیەکی دڵنیایی جۆری هەبێت واز ئەوەش ئاگادارین کە لایەن وەزارەتی خوێندنی باڵاوە کە پرۆسەیەکی پێڵێن ڕیزبەندی نیشتیمانی پرۆسەی ڕیزبەندی نیشتیمانی لە سەرەتادا بە زانکۆ حکومیەکانی گرتەوە زانکۆ ئەهلیەکانە بەس ئەم ساڵ زانکۆ ئەهلیەکانیشی گرتەوە کەواتە بێ ئەوانیش چونەتەوە پرۆسەیەوە ئێمە ئێستا کارەکەمان قورستر بووە کەواتە ئێمە ئەبێ جاران لە نێوان خۆمانە ئەو ڕیزبەندیە هەبوو ئێستا لە ڕیزبەندی لەگەڵ زانکۆ ئەهلیەکانە هەیە ڕاستەکەی ئەبێ ئێمە وا بکەین ئەو بڵێ منافەسەیە لە نێوان زانکۆکان بێتەوە بۆ بەرزکردنەوەی ئەو ئاستی زانستیە و بەنسبەت زانکۆی چەرموشەوە لە ڕاستیە کە لە سەرتادا دامەزات 14مین زانکۆ بوو لە نێوان زانکۆ حکومیەکانە ئێستا گەیشتۆتە 8مین زانکۆ کەواتە ئەمەش هەر بە هەمان شێواز دەرێ خات کە زانکۆی چەرموو پێشخستن و لە بواری بێبمەتریکسشە لە نزیکەی 25,000 و گەیشتۆتە 5,000 معنایەوێت نزیکەی 20 تا 21,000 زانکۆ هاتۆتە پێشەوە کەواتە ئەمە ڕەنگدانەوەیەکە لەسەر بەرەو پێشچوون بە پۆزیتیڤانە ئەوەی زۆر گرنگە خوێندکار لە کۆتاییە ئەبێ خۆی پرسیارەکەم لەسەر زانکۆ ئەهلیەکان بوو زیاتر ئاستەنگ بوون یا هەماهنگ بوون زانکۆ ئەهلیەکان هیچ ئاستەنگ نەبوون لە بەردەمی زانکۆ لەبەرەوەی توانای زانکۆ ئەگەر خۆت تواناتە بێت کەس ناتوانێت ئاستەنگی بۆ دروستکە زۆر باشە دکتۆر مۆفەق باز لە کوالیتی خوێندن بکەین لە نێوان زانکۆ ئەهلیەکان و زانکۆ حکومیەکانە هیچ جیاوازیەکی هەیە کوالیتی ینی بۆ نمونە کەوتێت زانکۆی ئەهلی کوالیتەکەی باشترێکە لە زانکۆ حکومیەکان یاخود بە پێچەوانەوە یاخود کوالیتی خوێندن وەکو یەک وایە بە تەسەوڕی من ڕاستی ڕەنگە ئەوەی کە لی دەپرسرێ ینی لە ئاستی کوالیتی
زانکۆکان بەراوردکە یان دەبوو نوێنەرشی ئەوانیش لێرە بە بۆی مناقەشە بکەین یان جێتێکی بێلایەن ینی ئاستی کوواڵەتی زانکۆ حکوومیەکان و زانکۆ ئەهلیەکان بەراوردکە بە خۆشحاڵی ئێستاوەیەک و کاک دکتۆر باسی کرد ئێستا وەزارەتی خوێنی باڵا لە ئەو ماوەی 2 ساڵە پرۆسەیەکی دەستداوەتێ پرۆسەی ڕیزبەندکردنی نیشتیمانی زانکۆکانە بۆی لە ڕووی کوالیتیەوە دەکرێت بگەڕێنەوە سەر ئەو ڕیزبەندیەکە لە ڕووی کوالیتیەوە زانکۆ حکوومیەکان باشترن یان زانکۆ ئەهلیەکان باشترن بەس ئەو ڕیزبەندیە هێشتا یەک گرفت ماوە حەلی نەکردو ئەویش ئەوەیە کە ڕیزبەندی زانکۆ ئەهلیەکان لەگەڵ ڕیزبەندی زانکۆ حکوومیەکان جیاوازە بۆ لەبەر پێوەرەکانیش جیاوازن پێوەری هەڵسەنگاندنیش جیاوازە بۆی ئەگەر خوێندکارێک بیەوێ مەسەلەن بە کواڵیتی تەقدیم یەکێک لە زانکۆکان بکە مەسەلەن هەڵبژێرە بڵێ تەقدیمی باشترین زانکۆ دەکەم لە کوردستان دوو اختیاری بۆ دروست دەبێت باشترین زانکۆی حکومی یا باشترین زانکۆی لە زانکۆ تایبەتەکان بەڵام بە بەهەرحاڵ پێما بێ ینی هیچمان گرفت بۆ هیچمان دروست ناکەین ئێمە وەکو زانکۆ حکومیەکان دەتوانین لەناو خۆماندا جێبەرچێ بکەین بۆی ڕیزبەندی سەری سەرەوەی لیستەکە وەربگرین هەمومان چاومان لەوەیە کە باشترین ئاست تۆمار بکەین زانکۆ تایبەتەکانیش بە هەمان شێوە چاویان لەوەیە کە باشترین ئاست تۆمار بکەن و لەبەرەوەی ئێستاش بازاری خوێندن بەتایبەت لە ساڵی پارەوە کە خوێندنی ڕاستەخۆی زانکۆی خراە بەرنامەی کاری زانکۆکانەوە کە بۆ ئەم پار لە نسبەتی لە 125 بەشەکان بۆ ڕاستەخۆ خوێندکار دەچوو بۆ زانکۆکە و فۆرمی پڕ دەکرد بۆی وەربگیرێ بۆ ئەم ساڵی خوێندن احتیمالی ڕێژەکە بەرز بکرێتەوە بۆ لە 150 و زیاتریش کابێ بۆ ساڵانی داهاتوو تاو زانکۆکان دەبێت ئیش لەسەر بازاری کاری خۆیان بکەن یعنی هیچ شتێک لە بەردەمی زانکۆکاندانە ئیلا لە بەرزکردنەوەی کوالیتی خۆیان ئەوەی کە جاران وەزارەت و حکوومەت لە زانکۆکان دەپارانەوە کە کوالیتیتان باشکەن خەڵک داوای دەکرد ئێمە خۆمان محاولەمان دەکرد کوالیتی باش بکەین ئێستا بە ناچاریەوە هەمومان بۆی بازاری کارمان دەبێت هەمومان دەبێت پێشبڕکێ بکەین بۆی کوالیتیمان لەسەر زانکۆکانی کوردستان وەڵامی پێداویستەکانی بازاریان داوەتەوە بە مطلقی ناتوانم بڵێم نا و ناشتوانم بڵێم نا ئەگەر دوولانەیە ئەگەر باسی مەسەلەن باسی چکە پرۆسی خوێندنی ئەکادیمی دووسێ پرۆسەیە بەڕاستی پرۆسی توێژنەوەی زانستی کە پرۆسەیەکی گرنگە لەگەڵ پرۆسەی وانەوتنەوە و ینی پێگەاندنی کادر بۆ ئەوساتی ئەو مجتەمع کە پێویستەتی لە سێکتەرە جیاوازەکان ڕەنگە لە ڕووی تەدریسەوە زانکۆکانی کوردستان زۆر باش بن مەسەلەن هیچ شوێنێک نییە لەسەر کەمی کادری زانستی پەچی کەوت بێت بەس لە ڕووی توێژنەوەی زانستیەوە احتیمالی هەیە ئێمە کێشەمان هەبێت لەگەڵەوەی ئەگەر بتوانین بڵین توێژینەوەی داهێنەرانە یانەوەی کە مەسەلەن بەڕایی اختراعی هەبێت بتوانێت ئەوەش لە ڕاستیدا بۆ بێتوانایی زانکۆکان ناگەڕێتەوە هەموو ئەو وڵاتانێک کە وڵاتانی ناسناعین مەسەڵەن وەرە بەڕای اختراع بشکە ڕەنگە ئەو قیمەتە ئەو بەهای اقتصادی نەبێت کە لە وڵاتێکی اقتصادی هەیەی لە ئەمریکا هەیەی لە ئەڵمانیا هەیەی بۆیان پێم وایە لە هەندێک ڕۆوە زانکۆکانی کوردستان ئەدایان زۆر باشە لە هەندێک ڕوویتر دەبێت باشتر بین زیاتر بچینێت زۆر باشە دکتۆر ئالان تێگەیشتن بۆ خوێندنی تەکنیکی چۆنە لە کوردستانە من زۆر سپاس من ئەمێ پێشەوە یەک زانکۆکان و بازاری کار و ڕەبتی بە سوالەکەی جنابتەوە بەڕاستی زانکۆ پۆلیتێکنیکان حاڵی تایبەتە لە مەسەری ڕنگدانەوە لەگەڵ بازاری کارم لێرەوە سپاسی وەزارەت کەم جنابی وەزیر لێرەوە ئەوە بڵین کە تێگەشتنیشی هەیە بۆ تایبەتمەندی خوێندن بە گشتی لە خوێندنی باڵا و زانکۆ پۆلیتێکنیکەکان و ئەو تێگەشتنیش لە خۆلەوە خۆی بینێتەوە کە دەستی ئێمە کراوەیە لە زۆر شتا بۆ بڕیاردان بۆ نمونە بۆ ئەوەی کە بتوانین لەگەڵ بازاری کارەوە تەحلیلی خۆمان بکەین بۆ ویستی خەڵک ویستی خوێندکار بۆ چۆنێتی خوێندن یان بواری خوێندن ئێمە ئەنجومەنەکانمان ئەنجومەنی زانکۆکانمان بۆی هەیە بەشی نوێ بکاتەوە و بەشیش هەڵسەنگاندنی هەڵپەساردنی بۆ بکە و ئەتوانم بە ژمارە پێت بڵێم زیاتر لە 20 بەش لێمە لە هەفتای بەشمان زیاتر هەبووە 20 بەشمان زیاتر هەڵپەساردەوە بەڵام بەرامبەر ئەوە بەشی نوعیمان کردووە ژمارەیەکی کەم واتە 5 بەرامبەر 20 ئەمە لە خۆیان کە سێرمان کردووە خوێن کار بۆ چی بەشێ دێوە چی ئامادە لە چی بەشێکا پارەبا ئێمە لەسەر ئەوە هەڵسەنگانی خۆمان دووبارە کردوەوە ئەوەمان کردو بە فاکتەرێ بۆ کردنەوەی بەش و تەجمیدەکانی لە هەمان کاتا لە وەزارەتی خوێندنی باڵاوە ئەو بڕیارەی کە دراوە کە
خوێندکار ئەگەر ژمارەیەکی معەن 14 خوێندکار کەمتر بوو پێشکەشی کرد بۆ بەشێک ئەو بەشە تەجمی دەکرێت تا خواستی لەسەر نییە ئەگەر بە قبولی مرکزی بێ ئەمە هەموو دەرگایانە کە کراوەتەوە بۆ وای لێ کردوین کە بوارێکی تر بکاتەوە لە بواری خوێندنی تەکنیکیە پرسیارەکەی تۆ کە ئێمە تێگەشتن هەیە من نمونە توام زۆر بۆ بێنمەوە لە بواری پسپۆڕەکانمانە لە بواری ئایتی لە بواری تەندروستی لە بوارە ئیدارەکانە لە بواری ڕاگەاندنە بەڕاستی خواستێکی زۆر هەیە بۆ خوێندن لەلای ئێمە ئەوە لە خۆیان زۆر پێویستی بەوە کە خەڵک تەوان پێویستی بەم بۆنانەکە کە باسیەکەین پێویست بەم شێوازە باسکردانە کە پێویست بۆکە بۆ کۆنفرانسانە بۆ دیدارانە ئەوەی باسم کرد تێگەشتنی وەزارەتی خوێندنی باڵا بۆ ڕۆڵێمە بەڵێ تێگەشتنی هەیە لە لای خوێندکارەوە و خواستێکی زۆر هەیە ئەم نەمتوانم ساڵ بە ڕقم جواب بەمەوە لە دەوری 6,000 فۆرم داوا کراوە بەڵام بە پێی ڕێنمایەکان نمرەیەکی تایبەتمان داناوە بۆ ماحەد و بۆ کۆلێج بە پێی و نمرانە ئێمە وەکو باسم کرد 2500 خوێندکار وەرگیراوە لە خوێندنی تایبەت کە ئەمە خۆی لە خۆیان ڕقمێکە کە بەراوردی بکەین و ئێمە بەشی ئایتیمان هەیە بەشی پلاندانانمان هەیە تۆمارگای ئەلکترۆنیمان هەیە تەحلیلی ئەو داتانەمان بۆکەن تێئەگەین کە ئەمان هەموو بە خواستی خۆیان هاتوون واتە تێگەشتن هەیە بۆ خوێندنی تەکنیکی و ڕۆڵی خوێندنی تەکنیکی من یەک ملاحەزەم هەیە تێگەشتێکی زیاتر هەیە بۆ ماوەی خوێندن ینی بۆچی ئەم ژمارە هاتۆ بۆ لای ئێمە لەبەر ئێمە خوێندین 2 ساڵەمان هەیە کەسانێک هەیە دێت بۆ ماوەی 2 ساڵ ئەوێ بێت بخوێنێ و بڕوانامەیە وەرگێ و بچێت ناو بازاری کارەوە و ئەوەی تەرکیزمان لەسەر کردووە ئەوەی لاحەزەمان کردووە تەرکیزی لەسەرەکرێ بوارەکانی وەکو باسم کرد کارگێڕی و ژمێریاری و ڕاگەاندن لە بوارەکانی تەندروستی لە بوارەکانی ئایتی خواستێکی زۆر هەیە و ئەمەمانە ئێستا گەشە بە بوارە بین زۆر باشە دکتۆر شوان ئێستا بینی لە کوردستانە لەسەر ئاستی قەزا کۆلێژمان هەیە زانکۆمان هەیە ینی ئەمە بابەتێکی ئاساییە لە بواری خوێندنی باڵادا بێگومان خۆی پێویستە هەر زانکۆیە دەکرێتەوە بۆ چوون و دیدی خۆی هەبێت و هیچ مەرجیش نییە زانکۆیە کرێتەوە عینەن دید و بۆچینی زانکۆیچکێ هەبێت یعنی کەواتە کە زانکۆیکی نییە کرێتەوە لەبەر پێداویستیە بێ بکرێتەوە بۆ بوونی بۆ نمونە حسابوونی زانکۆی چەرموو لەو دەڤەرەدا پێداویستێکی تایبەتی خۆی ئەین پێداویستێکی لە یاشتێکی پڕ کردوتەوە هەر موقعی جغرافی هەنێ زانکۆ زۆر گرنگە بۆ نمونە چەرموولیا توانێت چەندەها خوێندکار لە کەرکووکەوە دێن لێ خوێن کە بەڕاستی ئەمە ئاسانکاریە و لە هەمان کاتە بوونی زانکۆیەک لیا بە هەنێ بەشی تایبەتەوە لەگەڵ ئەو شوێنە جوگرافیا کە بۆ نمونە کە ئەو منطقەیە زۆر دەوڵەمەندە بە غاز بەناوبانگە کە بە بوونی سەرچاوەیەکی سروشتی کە لەویە بەڕاستی لەو منطقەیە زۆر گرنگە جاوە ئایا شارۆچکە بێ ئایا لادێ بێ هەر شوێنێشکە بێ کەواتە بوونی شوێنێکی زانستی و مەرجیش نییە ئیلا زانکۆ بێ ئەتوانرێت هەر کۆلێژێ بکرێتەوە بالمناسبە لە زانکۆی چەرموو پرۆسەیەکی زۆر گرنگی کەشی بەدەستەوەی کە پێڵێن public private partnership کە لێرە ئەمانەیە کۆلێژی چکە کە زۆر کەس خواستی لەسەر نامان لە ئێستا لەوانێ ناوەکەی بڵاوکەنەوە و کۆلێژە چیە بەس ئەمە هاوکاریە لە نێوان ئەهلیەکان و کەرتی تایبەت و لەگەڵ کەرتی حکومیە زۆر باشە دکتۆر شوان هەنی زۆر جار ئەوتەیە کە زانکۆ لە سنتەری شارەکانە هەیە بۆ تێکەڵبوونی خوێندکارە بە کولتورێکی جیاوازتر ینی پشوکردنەوەی زانکۆ بۆ قەزا و ناحیە ئەنی بابەتێکی ئاساییە بەڵێ خۆی ڕاستەکەی مەرجیش نییە مەسەن لە زانکۆی کاکە بکرێتەوە بەس خەڵکی و دەڤەری تێ بکرێن خۆی بەڕاستی زانکۆکان تێکەڵاوکردنی کولتورەکانە پێکەوە ینی ئێستا تۆ زانکۆیەک ئەەکەیتەوە لە هەر شارێکا لە قەزاکە لە شوێنەکە لەوانەیە لەوەیە ڕۆڵێکی نێگەتیڤ بینێ کە کولتورەکان تێکەڵ ناکات چکار کەسێکە لە شارۆچکەکەی خۆیان لە شارەکەی خۆیان شوێنێک کە بێکە تێدا بخوێنێ ئەمە بەڕاستی ئەو تێکاوابوونە یعنی کەم بووەتەوە بەڵام گرنگ لەوایە ئەو زانکۆیی کە دەکرێتەوە نوێ تایبەتمەندیی وای هەبێت کە لە زانکۆکانی کا دووبارە نەبێتەوە بەو شێوە ئەمە ئەوە ڕەچاو کراوە لە کوردستان ئێستا بۆ نمونە ئێمە لە زانکۆی چەرمۆیامانێ ئەو بەشانەی کە دەکرێتەوە ئەو کۆلێژانی کردێتەوە زۆر ناوازە بێت لە شوێنە لە کۆلێژەکانی کە نەچێت بۆی کە دووبارە بێت بۆی خەڵکان لە ڕووی ناوەیە لە ڕووی کوالیتی هەر لە ڕووی کوالیتی و لە ڕووی تایبەتمەندیەوە
تایبەتمەندێکی وابێت کە لە شوێنەکانی کەنەبێت تایبەتمەندەکە جگە لە گونجاندن لەگەڵ شوێنەکەیە لە هەمان کاتیشاوا لە خوێندکارانەکەی لە شوێنەکانی دیکەشەوە بێن هەرچەندە لەوانێ ئەوە لەم بارودۆخە سەختە ئابووریا لەوانەی کێشە بۆ دروستکە بەس لەبەر زیاتر حەز و لەبەر تایبەتمەندی کۆلێژەکە لەوانەیە ژمارەیەکی زۆریش لە خوێندکاران لە دەرەوەی مەنتقەکە زۆر لە دووریشەوە بێن ئەمە ئەبێتە هۆی جارێکی کە تێکەڵاوکردنی ئەو کولتورانە پێکەوە زیاتر زۆر باشە دکتۆر مۆفەق ینی ئاساییە هەموو زانکۆیەک بڕوانامی ماستەر و دکتۆرا ببەخشێت خۆی ئاساییە وا بکات بەس کەکتورشان باسی کرد زەڕور نییە وا بکات یعنی زەڕور نییە هەموو زانکۆیەک بە هەمان ئەو ئاراستەیەدا بڕوەکە زانکۆ پێشترەکە کردوویەتی ئێستا یەک با بڵێن بۆچوونی تقریبا با بڵێن دەتوانم بڵم سەلبی هەیە بۆ خوێندن لە خوێندنی زانکۆی لە کوردستان ئەویشەوەیە کە زۆربەی زانکۆ بچووکەکانیش هەوڵ دەدەن لاساییکەرەوەی زانکۆ گەورەکان بن کە پێشتر لە کوردستاندا هەبوون بەس بە خۆشحاڵیەوە ئەو کارکردنی ئەو چەند ساڵی وەزارەتی خوێندی باڵا و زانکۆکانیش بۆ خۆیان هەر کەسە هەوڵ دەدات تابعێک یان مۆرشێکی تایبەت بە خۆی دروستکات بۆی ئەو وا دەکات لە چەند ساڵی داهاتوودا ئەگەر ئێستاش نەمانتوانی بێ بەتاوی خۆ لەو کۆتوبەندە نەجات دەین متەسەوڕ دەکەم لە چەند ساڵی داهاتوودا زانکۆی متەخەسیسمان بۆ دروست بێت زانکۆی اختصاصی هەر کەسە لە بوارێکدا مثلا زانکۆمان لەوانەیە بۆ دروست بێت تەنیا گرنگیەدا بە بواری تەدریس لە تەدریسدا پێش دەکەوێت ڕەنگە زانکۆ هەبێت لە بواری توێژینەوە ئێستا زانکۆمان هەیە لە بواری توێژینەوە دەستەی دراساتی استراتیجیمان هەیە تەنیا گرنگیەدا بە توێژینەوە هیچ خوێندکارێک لای ئەوان ناخوێنێت بۆ من تەسەوڕ دەکەم ڕاست دەکەی ئەگەر هەمومان کۆپی پەیستی یەکتر بین بەس تابەش بووبین بەسەر شارەکاندا بەدڵنیاو ئەو کاتە ڕەنگە نقطە سلبیەکانمان زۆرتر بن لە نقطە ئیجابیەکان ڕەنگە تەنیا نقطەی کە هەمان بێت ئەوە بێت کە لە ڕووی کولتوریەوە خەڵکی کوردستان لێکتر جیا بکەینەوە بەس ئەوەی کە ئێستا هەیە زانکۆکان هەوڵ دەدەن متەمەیز بن لێکتر بەدڵنیاوە لە چەند ساڵی داهاتوودا تەسەوڕ دەکەم ئیجابیاتی زیاتر دەبێت لە سلبیاتی ئەو زۆربوونی زانکۆیان بڵێ لەما 26 ساڵی ڕابردووە کە ئێمە باز لە ڕاپەڕین و زانکۆەکەین هەنی لە کوردستان نەتوانراوە زانکۆکی تایبەتمەند دروست بکرێت بۆ نمونە بۆ ئەوەی کە ئەم زانکۆیە پەرە بە بواری سیاسەت دەدا ئەم زانکۆیە بۆ زانستە فیزیکیەکان ئەم زانکۆیە بۆ ئابووری و کۆلێژە کارگەڕیەکان بێت ینی زانکۆی تایبەتمەند کە دروست نەبوو هۆکار چییە؟ بە دەقیقی ڕەنگە ئەو نقطەی کە باسم کرد لە کوردستان و لە عراقیش دائیمان حەزێکی چاولێکەری هەبووە بۆ سەلەفەکانی خۆت بۆ لە پێشینەکان ئێستاش لە ناو زانکۆکاندا لە ناو بەشەکاندا لە ناو کۆلیژەکاندا کە بیربۆچوونێکی نوێ دێتە پێشە مەسەلەن فکرەیەک تەڕح دەکرێت بۆ ئەوی بەشێک بە جیاوازتر معاملی لەگەڵ بکرێت بە جیاوازتر پرۆگرامی خوێنی داڕێژێت ڕاستەوە خۆ ڕوبەڕووی معارەزەیەکی زۆر تون دەبێتەوە بۆیە لە کوردستانیشدا لەلایەن کێوە ڕوبەڕووی بێتەوە لە ڕەنگە لە خوێندکار بێ لە فەرمانبەر بێ مامۆستا بێ بەڕێوەبەرانی زانکۆکان بن بەڕێوەبەرانی کۆلیژەکان بن ڕەنگاندێک جار لە ناو وەزارەت لە ناو حکوومەت ئەوە پەیوەندی نیە بە وەزارەتی خوێنی هەموو فکرێکی نوێ لە ناو مجتەمادا ڕوبەڕووی معارەزەیەک دەبێتەوە بۆی ئەوەی کە تا ئێستا کراوە ئەوە بووە کە بەزەمە زۆر جار لە مناقەشاتماندا لە زانکۆکان مەسەلەن کە هەوڵ دەدەیت فکرێکی نوێ بێندرێتە پێشەوە هەر وەرگرتنی ڕاستە